بسم الله الرحمن الرحيم بینەران و بیسەرانی پەیام سڵاوتان لێبێ و ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر بێ خۆشحاڵین لە بەرنامەی گفتوگۆ بۆ گفتوگۆیەکی نوێ بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبین. بەڕێزان ئەمڕۆ لە بەرنامەی ئەمڕۆماندا قسە دەکەین دەربارەی گرفتەکانی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان. بێگومان گرفت و کێشەکانی بواری پەروەردە ئێستا لە ئاستێکدان کە ئەستەمە کەسێک یان چاودێرێک بەوردی بتوانێ ئەوەندە زۆر و ئەوەندە گەورن کە لێنەکانی ئەوەندە زۆرن وا بە ئاسانی شرۆڤیان کا و قسەیان لەبارەوە بکە. پرۆسەی پەروەردە لە قەیرانێکدایە کە بەڕاستی جێگای هەڵوەستەکردنێکە کە پێویستە حکوومەت دەسەڵات هاوڵاتیان کەس و کاری قوتابیان و خوێندکاران هەمومان بەتەنگ ئەو پرۆسەیە بین. بەڕاست ئەم پرۆسەیە بۆ ئاوا کەوتۆتە قەیرانەوە و چۆن هۆکارەکانی کەوتنە قەیرانی چیەوە چۆن بتوانین لەو قەیرانانە ڕزگارمان بێ. میوانانی بەڕێزی ئەم گفتوگۆیە بەڕێز مامۆستا مەریوان سەڵاح حیلمی چاودێری پەروەردەیی، هەروەها بەڕێز مامۆستا ئەیوب معنەبی کارجێڕی سکرتارێتی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگت. مامۆستانی بەڕێز زۆر بەخێر بێن. زۆر سپاس. مامۆستا دەمەوێت لە بەڕێزتانەوە مامۆستا مەریوان دەست پێ بکەم. دەکرێت پێم بڵێ ئەنی ئێستا پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان چۆن پێناسە بکەین؟ بەڕاست لە چ بارەوت دۆخێکدایە ئەوەی ئێستا پەروەردەی پێدا گوزەر دەکات چیە و چۆنە؟ سپاس بۆ ئەم بەرنامەیە، سپاس بۆ میوانە بەڕێزەکە و جۆگران و بینەرانی خۆشەویست. لە ڕاستیە پەروەردە لە مڕۆوە لە قەیرانێکی گەورەیە، ینی پێناسەکەی ئەوەیە و پەروەردە لە شکستێکی بەردەوامایە و پەروەردە ئاسۆی ڕوون لە بەردەمیایان نییە و پەروەردە لە ساتەکانی مەترسی و با بڵین دۆخێکی نەخوازرا و نەگونجاوە ئەسوڕێتەوە ئەخولێتەوە و بە جۆرێکە کە هیچ ئومێدێکی تا ئەم لەحزەی هیچ ئومێدێکی چاک و باشی تیا بەدی ناکرێ. و یعنی بە کورتەکەی با بڵین دۆخی پەروەردە یان پێناسی پەروەردە لەم هینا لەم بارودۆخەیە ئەوەیە کە چۆن لە ساڵانی پێشواهی ئێستا نییە، بەڵام ئێستا بەهۆی قەیرانەکە و بەهۆی ئەو بارودۆخەوە کە لەو چەند ساڵە لەو دوسێ ساڵی شەڕی ڕابردووە هاتە پێشەوە شەڕی داعش و قەیرانی دارایی ئەمانە ئەوەندە دۆخی پەروەردەی برد بە قوڕا واتە هی با بڵین کاڵەکە بووی ئەو چەند ساڵی ڕابردوو ئەوەشی هاتە سەر وای کرد کە دۆخی پەروەردە لە با بڵین چێتە قۆناغێکی خراپەوە، قۆناغێکی مەترسیدارەوە. ئەو کەسانەی کە وردن و بە چاودێری وردی بارودۆخەکەکەن ئەوانە ئەزان کە پەروەردە لە چ قەیرانێکایە. تا ئەم لەحزەی هیچ ئاسۆیشی ڕوون نییە. ئەو کەسانی کە لە باشی و لە هینی پەروەردە قسە ئەکەن لە ئەوانە لە دڵسۆزیان نییە. ئەو جۆرە کەسانە خەڵکی با بڵین چاواشە ئەکەن پەروەردە لە قەیرانێکی مەترسیا و پێویستە هەر هەمووی مان فریایکەوین. مامۆستا هەر هەمومان فریایکەوین، ئەوە ئایا هاوڵاتیانن دەبێت فریایکەون، تاکەکانی کۆمەلگان فریای بکەون، یان بەڕاستی ئەوە دەسەڵاتە دەبێت فریایکەوێ؟ بەڵام ئایا دەسەڵات ئێستا لەو قدرەتی ئەوەی هەیە یان پرۆگرامی ئەوەی هەیە یان منهەجی ئەوەی هەیە کە بتوانێ یان هەوڵ بدا یان ویستی هەبێ بۆ ئەوەی پەروەردە لەم قەیرانە ڕزگار بکە؟ ئەوەی کە پێویستە فریای پەروەردە بکەوێت دەسەڵاتە، بەڵام دەسەڵات چۆن بۆ هەموو شتەکانی کە کەم تەرخەمە، چۆن بەرامبەر بە هەموو هاوڵاتیان کەم تەرخەمە، چۆن بەرامبەر بە کارەبا کەم تەرخەمە، چۆن بەرامبەر بە ڕێگەوبان کەم تەرخەمە، چۆن بەرامبەر بە ژیانی خەڵکی کەم تەرخەمە و بۆ تەندروستی بە هەمان شێوە کەم تەرخەمە، ئاوەهاش بە هەمان شێوە بەرامبەر بە پرۆسەی پەروەردە کەم تەرخەمە. یعنی ئەو باکی لەوە نییە، مەبەستی نییە کە پەروەردە چاک بێ، مەبەستی نییە خەڵک هوشیار بێت. یعنی هوشیاربوونی خەڵک ڕوخانی دەسەڵاتە. زۆر باشە، بەڵام مامۆستا ئێمە دەتوانین پەروەردە بەراورد بکەین بە کەرتی کارەبا بە کەرتە خزمەت گوزاریەکانی دیکەیان. بەڕاستی پەروەردە سەرچاوی کۆمەلگایە، بنیاتی کۆمەلگایە، دەتوانێت کۆمەلگا بەرە و ئایندێکی باش بەرێ ئەگەر بە باشی ئاراستە بکرێەوە. بەگەر بە خراپی بێ، ینی ئەگەر بە باشی ئاراستە بکرێت دەتوانێت کەرتەکانی تریش باش بکە. بەس ئەگەر
کەرتی پەروەردە خراپ بوو پێدوانێ دەتوانێت هەموو کەرتەکانی تریش وەکو وێرانە بە شوێنی دادێت زۆر ڕاستە ئەبێ هەموو شتەکان لە پەروەردەوە بێت یعنی هەموو گۆڕانکاریە کێسم باسی کارەباکەین باسی تەندروستەکەین ئەمانە هەمووی لە پەروەردەوە ڕۆشتون دکتۆرە کە دکتۆرە لە مەکتەبەوە خوێنجەتی خۆگە بە گەورەی نەبوو بە دکتۆر وەکو مەبەستم چییە لەم چەند ساڵی ڕابردەوە لەم قۆناغەشە بە هەمان شێوە چۆن هەموو کەرتەکانی کە وێران بووە پەروەردەش بە هەمان شێوە وێران بووە بەڵام ئەگەر ئەوان بڵین کارەبا تا چەند ساڵێک و تا ئێستش و لە داهاتووش خراپ بێت لە داهاتووترا باش بێت گرفتێک نییە کێشەیەکی ئەوتۆ نییە بەڵام ئەگەر پەروەردە خراپێ ئەمە ئاساوارەکانی شوێنەوارەکانی تا چەند ساڵێکیکە پێوەی دیارە لەبەر ئەوە کەم و کوڕی لە بواری پەروەردەیە کەم و کوڕیە ئەی تۆ کەم و کوڕی ناو کۆمەلگاکەیە ینی ئەمەیە ینی با بڵین مەترسیەکەی ئەمەیە وەکوم بەسەر کارەبانی ئێستا نەبێت سبێنێ چاکە بێت سبێنێ نا چەند ساڵێکی کە بۆ نمونە چەند ساڵێک وا بوو با چەند ساڵی کە ژوا بێت شتەکانی کەش بە هەمان شێوە بەڵام مۆزوعی پەروەردە مۆزوعێکی گرنگە مۆزوعێکە تۆ لەسەر با بڵینەوەیکی تازە ئیشەکەی بۆ ئێستا و بۆ ئایندە ئەوە ئێمە باسی ئەوە ناکەین کە جارێ لە قۆناغێک بێتە پێشەوە کە پەروەردەوەکو جۆرێک لەوە بەرهێنان تۆ مناڵێک چۆن لە مناڵی پەروەردەیەکی بۆ وەرزش پەروەردەیەکی کە تۆ ئەمە یاریزانێکی لە دەرچێ خۆ یاریزان لە گەورەیە حازر ناکرێت یاریزان لە مناڵی حازرەکرێ بە هەمان شێوە چۆن تۆ بوویمە حازرەکەیت لە هەمان کاتا پێویستە ئەم مناڵە حازیکەی بۆ کەرتە جاجاکانی ژیان ئەم مناڵە کە گەورە ئەبێ وردەوردە پێش هەرزەکاری لە مێردناڵیا بۆ چی باشە تۆ ئارەزوەکانی ئەدۆزیتەوە وای بیخیتەنا ئەو کۆمەلگایە کە ئەم گەنجە لە داهاتووە ئەم گەنجە بتوانین لەسەر پێی خۆی بوەستێ ئێستا ڕێک پێچوانە بۆتەوە ئەمە گەنجێکە زانکۆ تەواوکە لەسەر پێی خۆی ناوەستێ لە ساڵ زیاتری چاوەڕێ حکوومەتەکە دایمەزرێنێ ئەو تا چەند ساڵە دامەزرانی ئەو هەموو بەتاڵێ دروست بووە زۆربەی بەتاڵێ نازانێت چی ئیشە بکە ئیشێکی دەست ناکەوێت ئەمە چییە لەسەر پێی خۆینەوە سابەتاوەتی و هیچ جگەوی کە ئیشش لە کۆمەلگایان بەڵێ 2000 ڕۆژنایی دەخێنە سەرەوە مامۆستا ئەیوب عەنەبی کارژێری سکرتارەتی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ دێمە لای بەڕێستان مامۆستا پێی وایە کە هیچ ئومێدێک نییە لە پرۆسەی پەروەردەدا بەڕێزشت هەر ئاوای دەبینی یان پێ وایە هێشتا دەرچەیەک ئاسوەیەک ماوە کە جێگای ئومێد بێ ئومێد بەخش بێ ئەگەر زۆر کەمیش بێ بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی ئەم بەرنامەتان لێکم و بە خیراتنی مامۆستای بەڕێز و خۆشەویستەکەم مامۆستا مەریان زۆر سپاس هیوادارم بتوانین لەم چەند ساتەی پێکەوەین بتوانین پەنجە بخەینە سەر برینەکانی کێشە هەنووکەیەکانی پەروەردە من بەش بە حاڵی خۆم دەستخۆشی لە مامۆستای بەڕێزەکەم بە وتانەی بە مەقۆلەیەکی وەک ئەڵێ ئەو سەرکردە باڵا سیاسیانە کە لە ڕۆژهەڵات ناسەکانەوە دەست پێیەکە ئەڵێ ئەگەر وڵات تووشی قەیران و تووشی نەهامەتی و تووشی شپرزی و ئالۆزی بوو دەسەڵات حکوومەت دێت هەرچی کەیس و پرسەکانی تر هەیە وەلایەخە دوو کەیس و پرس زۆر زۆر گرنگە بۆ هەڵسانەوە بۆ بوژانەوە ئەویست کەیسی پەروەردە لەگەڵ کەیسی ناوخۆ زۆر زۆر بەداخەوە بەڵاسی لەم قەیرانە کە ڕوبەڕووی ئەم نیشتیمانە جوانەی ئێمە بووەتەوە ئەوەی کە ئیهمال کراوە کەیسی پەروەردەیە ئەوەی کە فەرامۆش کراوە و پەراوێز خراوە کەیسی پەروەردەیە و لەگەڵەوەشا بێگومان کەیسی ناوخۆشمان هەر بە هەر حاڵ بە لە جێی تموحی نە سەرکردایەتی مانایەوەکو دەسەڵات و حکوومەتی کوردی نە لە ئاسی توانای کۆمەلگای کوردی شایە پەروەردە خۆی بۆ خۆی من ڕەنگە بۆ خۆم ئینسان بەوەی کە لە وجودی بوونی خۆیە پەروەردە کاتێک وەکو ستراتیژ سەیری بکرێت بەڕاستی نابێ ئینسان بێ ئومێد و بێژی وابێت پەروەردە ستراتیژی کاری هەر تاچێکی کۆمەلگایە ئەخەوە ستراتیژەکە ینی تاک کاری لەسەر دەکا بەردەوامیان بەڕاستی ئەمە سیستم و دەسەڵات و حکومڕانیە کە کار لەسەر من پێم وانە مامۆستا بەختیار یعنی پەروەردە تەنها دەسەڵاتێک بیجوڵێنێت و ئیشی لەسەر بکات بەڕاستی ئەوە ئێستا پەروەردە خۆی بۆ خۆی بێ پەروەردەیە بەڕاستی پەروەردە خۆی لە قەیرانایە بە واتایی پەروەردە خەڵکی پەروەردەکاری ئەوێت ئێمە ئەمەمان نییە ئێمە ئەوەی تا ئێستا هەمانە بەڕاستی بریتی نییە لەوەی کە ئەم پەروەردە بە قۆناغەکانی زەمینەسازی میکانیزم ئالیەت
ئەوەی کە بەگەڕخستنی توانە مرۆیەکان توانە مادیەکان تا ئێستا شتێکی وە لە بواری پەروەردانیت پەروەردە لە تاشێکەوە لە خێزانەوە دەست پێ دەکا ئێستا ڕەنگە ئێمە بەرنامەکەی ئێمە لە چوارچەوەی تەوەرەی بەرنامە پەروەردە بکەیتەوە بە خودی مامۆستایانەوە من وا نایبینم پەروەردە بەڕاستی ئیش و ئەرکی سەرەکی مامۆستا بێت یعنی پەروەردە مامۆستایەک 3 ساعت خوێندکارێکی لایە ئەی ئەو 21 ساعتە ئەو 21 ساعتە یعنی لە چوە پەروەردە بکرێت بەڕاستی وەگەوترێ 1000 کەس خەریکی ڕووخاندنە یەک کەس بیناکە پیاگات ناپیا ناگات لەبەرەوە قەناعەتم وایە مامۆستا بەختیار پەروەردە ئەو زەمینە سازیە بێ کە هەر لە خێزانەوە دروستە بێت دوجار دێمە سەر قسەی مامۆستای بەڕێز و خۆشەویست دەسەڵات و حکومت کە دوجار لە کۆمەلگایەکە سیستەمێک بەڕێوەبات ئەو بەرپرسیاری یەکەمە لە کێشە هەنووکەیەکانی پەروەردە ڕاستە بەڵام ئێمە ئەگەر تاچی کورد تاچێکی هۆشیار بێت تاچێکی پەروەردەکراو بێت بزانێ بۆچی پەروەردە بووە بزانێ دوا ڕۆژی خۆی چیە بزانێ استراتیژەتی ئیش و کاری چییە بەڕاستی ناڕوخێ بەم قەیرانە و بەم کێشانە بەڵام ئێستا ئێمە دێین پەروەردەیان هەموو پێچاوەتەوە لەگەڵ ڕێز و حرمەتم هەرچە نەمانە جەوهەر و کرۆکی بابەتی پەروەردەیان پێچاوەتەوە بە وەزارەتێکی پەروەردەوە کە لەگەڵ ڕێز و حرمەت ماوەزارەتی پەروەردە گرنگی بە پەروەردە نادا ئەو تەنها عەدەدیەوێ لە ڕووی چەندێتیەوە چەندێ تەلەبەی هەیە چەندێ قوتابی هەبێ چەندێ خوێندنگای هەبێ چەندێ مامۆسای هەبێ چەندێ پرۆگرامی هەبێ ئەمانە بەڵامی لە ئێستادا خۆ لە ڕووی چۆنیێتیشەوە گرفتی چۆنیێتیش دروست بووە لە ڕووی چەندێتەوە لێگەڕێ گرفتی کەمی بینا بێکوالێتی بینا ئەوەیە ئاوەرەکان ناو بیناکانەوە بیناکان ینی خوێندن دوا دەکەوێت ئەمانە هەمووی دیشان ئەمە لە ڕووی ینی چەندایەتی شەو خۆمە بەڵێ بەختیار ڕاستە بەڵام ئەم پەروەردەی ئێمە سیرەکەی تاچی هۆشیاری کورد لە هەشتاکانە کەی پەروەردەی تاک بەو شێوازە بوو ئەو خێزانانە بە حکمی کۆچکردیان بە حکمی وەفاتیان بە حکمی نەمانیان بەڕاستی پەروەردەی تاچی کورد چ لە ناو خێزانەکانە و چ لە ناو قوتابخانەکانە چه ئاستێ بوو ینی لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ تەواوی مامۆستایان بۆ تەواوی خوێندکاران من ئێستاش ئەو مامۆستایی کە لە قۆناغی ابتیدایە دەرسی پێوتم قۆناغی سەرەتایە ئێستاش بە شەرم و حەزەرێکەوە ڕوبەڕووی ئەبمەوە ئەگەر بە سەلامکردنێکیش بێت بەڵام ئەمە پەروەردەیەکی دروست بوو لەو سەردەمەی خۆیان مە بەسمان خوا نەخواستم منی معنی نیم بەمیشە جەنابەت فڵان فیسەر بار جۆرێک ئەم پەروەردە کاتی خۆی لە خێزانەکانەوە دەستی پێکرد دوجار هاتە ناو قوتابخانەکانەوە ئێستا خۆی بۆ خۆی خێزان یەکێکە لە هۆکاری کشانەوەی پەروەردە پاشەکشی لە پەروەردا کردووە بەڕاستی زۆر سوپاس مامۆستا دێم وڵات مامۆستا مەریوان بە پێی قسەی مامۆستا ئەیوب قەیرانی پەروەردە هەر لە ئەوەی کە پێی دەگوتێ ئیدارەدانی بواری پەروەردە و فێرکردن هەلەمە نییە لە پەروەردە لە سەرتاوە لە خێزانەکانەوە گرفتی هەیە لە خێزانەکانەوە لە قەیراندایە لە خێزانەکانەوە تووشی شکست بووە لە خێزانەکانەوە تووشی ناڕێشی بووە تۆش لەگەڵ ئەم قسەدای بەڵێ خۆی ڕاستە لەبەر ئەوەی کە گرفتی خێزان هەبوو گرفتیش بۆ پەروەردە دروست دەکات یعنی گرفتەکان بابلین هەمەلایەن ئەوەی کە بابلین گرفتی سەرشیە لەم شتا بەسە لە حکومەتە ئینکاری لەوە ناکرێت چونکە ئەو پلانی کە حکومەت دای ئەنێ بۆ بواری پەروەردە پێویستە مەسەلەن گشتگیر بێ و پێویستە مەسەلەن ئاگای لە داهاتی خێزانەکان بێ و ئاگای لە داهاتی تاک بێ لە وڵاتە حکومەتی هەرێمی کوردستان بە درێژایی و 25 ساڵە یعنی قسێکی تازە نییە بڵێ مەگەر فاشل بۆ یعنی هەموو کەسێەوە زانێت یعنی و کەسێک کە دیفاعی لێکا دیفاعی شێران و دیفاعی مەسلحەت و بەرژەوەندی و بندیوارم دۆرەشتانە ئەکاینا حکومەتێ و حەچی پێی بڵێ سیفاتی حکومەتیانە بۆ بەڵام تۆ تەماشاکە چونکە حکومەت مەبەستێتی بە دیوێکی ترە مەسەن کەم باسی خێزان ناکەین باسی خێزان لە سەرەتاوە کە پەروەردە دروست بووە لە خێزانەوە دروستە بێت دوایی پێشەوەی کە مەکتەبی بە کۆمەڵ دروست بێت لە هینێکی کەما لە کەمینەیەکە وەک بڵین لە حوجرەکانە بێگومان حوجرەکان مزگەوتەکان بەڵام ئەمە بۆ کەمینەیەک بووە مەسەلەن بۆ زیاتر ئەوانش بووە کە دەسەڵاتیان هەبووە با بڵین کە پارەیشیان هەبووە کە توانایشیان هەبووە بە مناڵەکانیان خوێندووە زۆرن ئەو شاعر نووسەرانی لە ڕابردووە کە دەسەڵات یعنی باوکو دایشان توانایشیان هەبووە مناڵەکان سۆتە بەرحوجرە و شاعرێکی گەورە و نووسەرێکی گەورەی لێ دەرچووە کۆنەکان هەر هەمووی ئاوا بوون هەر هەمووی لە مزگەوت و لە حوجرەوە دەرچوون هەر هەموویان بەڵێ ئەمە وردەوردە کە کۆمەلگا گەشە ئەکات کە گەورە ئەبێت
حجرە و مزگەوتەکان تەحملی ئەمە ناکەن و شتی تازەشێتە پێش ناتوانانی استیعابی ئەم ئیستیعابی ژمارە زۆر ئەم بکەن. ژمارە بکات لەبەر ئەوە مەکتەب بێتە پێشەوە وەکو مۆدلێکی تازە و بە ئیدارەدانێکی فراوانی دەوێت بەڵام فراوانتر بە تاوەتی لە دوای جەنگی جیهانیەکەمەوە ئەمە بە تەواوەتی با بڵێن هات و وردەوە دە لە کۆمەلگای کوردیشە پارەی سندووە ئەوەتی هەیە مەسەل لە کۆمەلگای کوردیا پەروەردە هەر بە قەیران و بە گرفتاتەوە بەڵام ئەوەی کە ئێمە بەسمانە لە ڕابردووە ڕاستە یعنی بڵین گرفت هەبۆی کێشە و بەڵام و کوشتێکی سەرەتایی بۆ بەڵام ئێستا لە سەردەمی ئێمە لە سەردەمێکی پێشکەوتن و جیهانگیری و لە سەردەمێکە ئەژین و ئەمان کە پەروەردە بۆ چی وەکو پەروەردەی وڵاتانی کە نەبێت و تۆ ئاگات لە هەموو دنیا جاران کەس ئاگای لە کەس نەبوو ئێستا ئاگات لە هەموو دنیا بۆچی مەسەلەن پەروەردە بەو شێوازەی لات و تەواو ئەمە دەستی حکومەتی خۆیتیا دەستی حکومەت چۆن خۆیتیا یعنی ئێستا دەتەوێت مامۆستا بە من بڵێ کە حکوومەت تۆ دەڵێ ئەو 25 ساڵی کە حکومڕانی کوردی بووە هەمووی توش پڕێتی لە قەیران و ئەوەی کە تۆ پێداش کە سخواردوو بووە پێدوا بێ منهەجێتی حکوومەت بۆدا بۆ کە پرۆسی پەروەردە بەم بگاتە ئەم ئاقارە لە ئێستادا بەڵێ بۆچی مەسەلەن ویستەتی بگاتە ئەم ئاقارە چونکە خەڵکی هەموو کەسیان نایزانێت دنیایەکی تر هەیە لەم پەروەردە خراپەی ئێمە دنیایەکی تر هەیە پەروەردەیەکی تر هەیە کە پێوترێ پەروەردەی مەکتەبە ئەهلیەکان یعنی ئەوەی کە ئەچی بەرهینەکەی با بڵین سەردانی ئەەکەی ئەچی بە دوای ئەچی لێکۆڵینەوەی لەسەرەکەی کە من خۆم خەریکی و جۆرەشتانم یعنی ئەبینی شتێکی ترە یعنی حکومەت چاوی هەیە بینایە کە هی مناڵی ڕەشۆڕوتە پارەیە کە هی مناڵی ڕەشۆڕوتە هاتووە ئەم پارەیە ئەم بینایە ئەیا بە مەکتەبێکی ئەهلی پارەی تیاپەیەکات یعنی تۆ سەیری کە بێویژدانی بگاتە ڕادەیە ئەگەر کەسێک ئەگەر کۆمپانیایەک بێت و بۆ خۆی مەکتەبێ دروست کات بینایە دروست کات شوێنێک دروست کایتر هەر شوێنێ بێت کێتیا ئەخوێنێ بە پارەتیا ئەخوێنێ بە پارەی کەم بە پارەی زۆر هیچ گرفتێک نییە بەڵام حکومەتێ بێ عەرزی باتێ وەکو عەرزی باتێ بینایی بۆ بکە وەکو بینای بۆ بکە کەرەستە و پێداویستەکانی باتێ لەسەر شانی مناڵە فەقیر و خێزانە هەژارەکان بێ دەسەر ئەمە لە هەمان کاتە بە پارێکی خەیاڵی خەڵکی تیا پەروەردە بکە بەڵام پەروەردەیەکی تەمە سەردەم و جوان بەردە پەروەردەیەکی گرنگ پەروەردەیەکی مهم یعنی فێرکردنی تیا مسۆگەرە بزانە حکومەت چۆن مەبەستی بووە کە ئەم بینایانەی کە مەکتەبە ئەهلیەکانی تایە هەر هەمووی ئەگەر نەڵین هەمووی لە ساڵانەوە هەر هەمووی زەوی بینا پێداویستی و زۆر گوزاری بەردەوام ئەوە هەر ئینکاری ناکرێتەوە لە هەموو شتەکانە دەرەجەیەکە یعنی حساب کە مەکتەبەکە یعنی دنیایەکی ترە چاو مەکتەبە حکوومیەکانە مەکتەبە حکوومیەکان پەرپوت بێکەڵک بێ خزمەت گوزاری زۆربیان بێ میلاک و بێ مامۆستا پڕ لە کەم و کوڕی هەیە لە بەرامبەر ئەو دنیای تر هەیە لەبەر ئەوە ئەوانەی کە کار بە دەستی حکومین و لە پاڵی شاوانی کە دەوڵەمەند و یا توانایشان با بڵین هەیەیان ئەوە هەوڵێک ئێنیا هیوەی ئەوە تواناشینی قەرزی بۆ کات با بڵین ئەوەی کە تۆزێک با بڵین هوشیارەکەی گەورەترە لە با بڵین پەروەردە پێشتەکانی کە خال لە خێزانیان بڵین مناڵی کەمە ئەمە ئەم جۆرە کەسانە دەوڵەمەند مەسئول ئەمانە مناڵی خۆیان لە مەکتەبی حکومیان نییە یەک کەسم بۆ بێنەرەوە مناڵێکی دەوڵەمەند مناڵێکی مەسئولی ئەوانە هاتیاسە سەر مەسئول ناو یعنی ئێستا دەکرێت بڵین کەرتی گشتی بۆ خەڵکی ئاساییە بۆ تەبەقەی بۆ خەڵکی فەقیر و هەژار وێران پەرپوت بێکەڵک یعنی بڵین ئەوەی کە بەبەرەتێکی ئەوەی نییە بتوانێت بخاتە خوێندنگایشی تایبەت ناتوانێت بخاتە خوێندنگای تایبەت مناڵی زۆرە بە خوێندنگەی تایبەت پارەی ئەوێ هاتوچۆی ئەوێ لە هەموو شوێنەکانیە لە کۆڵانەکە و لە ماڵەکانە لە بەردەم ماڵەکانە هەبێ بە لە مەکتەبە حکوومیەکان نزیکە لە کۆڵانەکەی خۆی بەڵام مەکتەبە ئەهلیەکان دوورن هەرێکی لە شوێنێکە با بڵین بە پاسی تایبەت بە ساری تایبەت ئەمە ئەیان هاتوچۆ پارەیەتی ئەچێەوە کتێب بە پارەیە جل بە پارەیە خوێندن بە پارەیە مشتەمان پارەیە حکومەت چاوی ئەمە ئەبینێت کە مەکتەبی ئەهلی ببوژێنێتەوە لەسەر شانی مناڵی فەقیر و هەژاری کورد زەوی باتێک کە ئەو زەویی خەڵکی فەقیر و هەژارە بەڵام ئەو لە پێناوی بەرژەوەندی مناڵی بەرپرس و دەوڵەمەندە لە پێناوی ئەوەی کە لە هەموو شتەکان ئاساد و سەودای لەگەڵ ئینسانی دەوڵەمەند ناکردووە نەگەل لە مۆزوعی پەروەردە لە پێناوی کەمینەیەکە هاتۆ زۆینی کردو بە قوربانی زۆر بەداخەوە زۆر سپاس بۆ تۆ مامۆستا ئەیوب دەمەوێت بپرسم
گرفتەکانی پەروەردە ئەوکە ئێستا بەڕێسان وەکو وەسفی دەکەن کە قەیرانێکی گەورەیە یان هەم بە هەمووان بازە قەیرانێکی گەورە دەکەن قەیرانێکی ترسناک بۆ لە بواری پەروەردەدا کەمی بینا نەبوونی موچە نەبوونی نەسریە بۆ خوێندنگاکان کەمی مامۆستا زۆری خوێندکار خراپی کوالێتی بیناکان ینی دەیان حاڵەت بوونی بایکۆت هەموو ئەمانە پێدوانیە هەنگاو بە هەنگاو ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمە کارە ساتەکە و ئەو شەرخەی کە ینی درزە گەورەی کە کەوتۆتە بواری پەروەردە پێدوایە زیاتر و گەورەتری دەکات. سپاس کاک بەختیار من ئەگەر بێمە سەر وەک ئەوترێ ئیزافەیەک لەسەر قسەکانی پێشوم و تاقیبکردنێک لەسەر قسەکانی مامۆستای بەڕێز بەوەی کە ئەم دەسەڵاتە بەڕاستی بەرپرسی یەکەمە لە شکستی پێهێنانی پەروەردە چونکە ئەزانین ئەم دەسەڵاتێکی زیاتر توتاتیراریە تاوەکو تا دەسەڵاتێکی دیموکراسی کە ئەوەی بانگەشەی بۆکەن ئەم دەسەڵاتە بەڕاستی بەرپرسی یەکەمە لەو شکست پێێنانی پەروەردە ئەمان پەروەردەوە ئازانن تەنها پەروەردەیە بە زانست لە کاتێکە پەروەردە بە زانست جیاوازترە لە پەروەردە بە کار و بە ئەخلاق و بە ڕەوەشت ئەوە دوو چەمکن ئەبێ ئینسان لێکی بکاتەوە کاتێ مامۆستای بەڕێز ئاماژەی بۆ کرد لەگەڵی زۆربەی مناڵانی بەرپرس و بازرگانەکان و ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە مناڵەکانی خۆیان لە خوێندنگە حکومیەکانەوە گواستنەوە بۆ خوێندنگە ئالیەکان بەڕاستی بەڵام ئەمەش لێرە ئاگامان لەوە بێت هەر خودیم خوێندکارەیە لەگەڵ ڕێز و حرمەتمە پەروەردەیەکی زانستی و باتە پێشەوە بۆ بڕوانامێشی نێودەوڵەتیە شەهادەیەکە زانکۆیەکی باوەڕ پێکراوە معتەریفە بۆ گەشت و گوزارێکە بۆ ئەوەیە کە لە ڕووی وڵاتان وەکاتیمە دەرگایکی فراوانتر و مۆسعەیەکی باشتر بەدەسێنێ و کەسبی خۆیەکە بەڵام ئەم پەروەردە ئێمە باز لە چەمکی پەروەردەیەکەین بەڕاستی ئەگەر بین لەسەر خوێندن قسە بکەین پەروەردەی خوێندنی بەڕاستی ئێمە دیسان لەوەشە شکستمان هێنا وەک جەنابەت ئاماژەت بە کۆمەڵێشت کرد خراپی بینامان هەیە دوو دەوامیمان هەیە سێ دەوامیمان هەیە نەبوونی پسپۆڕی پەروەردەییمان هەیە زۆری ڕێژەی ژمارەی قوتابی خوێندکار لە پۆلێکدا بەڵێ ئەوەشی چێکە لە گرفتەکان کەمی مامۆستا جگە لەوەش ئێمە ئەوەی کە پێم وا بێ وەزارەتی پەروەردە 126,000 مامۆستای هەیە بەڕاستی هێشتا بەشی ئەم هەرێمەی خۆمان ناکالەوە چونکە مامۆسامان هەیە ئێستا لە ڕووی میلاکاتەوە هێشتا قوتابخانەکان میلاکاتی تەواویان نییە چەندین گرفتی بۆ شازەمانێ یعنی گرفتە مادیەکانیش زیاترن لە گرفتە معنەویەکان بەڕاستی ئەو گرفتە مادیانە مەسەلەن جاری وایە ئێستا بە حکمی قەیرانی داراییە قەیرانی ئابوووریە ئەم قەیرانە کاریگەری تەواو کاریگەریشی وەک ئەڵێ بە معنای کەلیمە داپڵۆسێنەری لەسەر بواری پەروەردە کردووە بەوەی کە لەم چەند ساڵی ڕابردووە زیاد لە 15,000 مامۆستا مۆڵەتی بێموسیان کردووە بەڕاستی ئەمە قەیرانە مامۆستا ئەمە کێشە و گرفتی پەروەردەیە زیاد لە 30,000 خوێندکار وازیان لە خوێندنگە هێناوە زیاتر لە 800 بۆ تەشیرکردنەوەی قسەکانی مامۆستا 800 مامۆستای زانکۆیی یعنی داوای گواستنەوەیان کردووە لە زانکۆ حکومیەکانەوە بۆ زانکۆ ئالیەکان چونکە لە زانکۆ ئالیەکان گرنجێکی باش بۆ بارەدراوە ئەلبەتە باری زانستیەکەی ئەڵێن کە لە ڕووی ئەوەی کە زانکۆیەکی ئاعتراف پێکراوە و دەرەجەی باشێوێت و مامۆستاکانی لە زمانە جیاوازەکانی غێری کورد فێرە بن شتێکی ئەکادیمی خوێن لەبەرەوە نەبوونی سیستەمێکی هاوچەرخیش بەڕاستی ئێمە هەر لە سەردەمی ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا تا ئێستا سیستەمێکی هاوچەرخمان نەبووە جگەلەوەی لەگەڵ دابوونەریت و کللتور و عرف و عادەتی کوردەواری خۆمانە بگونجێت و تیاڵ چێش بکرێ بەو پەروەردە جوان و دروستە لەگەڵ بەشە سیستەمێکیان بۆ ئیسیعارە کردوین لە ئاست توانای بیناکانمانانین لە ئاست توانای مامۆستاکانانین لە ئاست توانای ئەو وەرشە و تاقیگە و ئەو شتانی کە پێویستی بواری پەروەردن لە ڕۆزانستێکەوە فێران کات ئەمەش خۆی بۆ خۆی کێشە و گرفتی دۆکردووە ئەم سیستەمە پەروەردەیەش بەداخەوە لە هەموو کابینەکانی حکوومەتەیەک لە دوایەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ ڕێزم بۆ کارە باشەکانیان هەر بەڕێزێک بۆتە وەزیری پەروەردە بەڕاستی بە میزاجی خۆی بە کۆمەڵی ڕاوێژکار لە چواردەوری خۆی زیاتر تەجاوازی نەکردووە هاتووە سیستەمێکیان داڕشتووە لە کاتێکە ئێمە دنیای خەڵکی عەبقەریمان هەیە مامۆستا بەختیار ینی بەڕاستی جاری وا هەیە مامۆستایەکی پەروەردەمان سیستەمەکەدا هەیە یان کێشە لە کارپێنەکردنی سیستەمەکەدا هەیە لە هەردووچیانە هەیە
بەوەی کە سیستەمێکی سویدیان هێناوە بە حقت سیستەمێکی باشە تەندروستە بەڵام ئایا سیستەمەکەدانە گرفت لە جێبەجێکردنایە بەڵام لە کاتێکا بۆ نمونە ئێستا قوتابێکی پۆلیەکی ئێبتیدایی پۆلیەکی سەرەتایەکی بنەڕەتی زیاد لەوە چێ بڵام 10 کیلۆ کتێبی بەس پێەیە ئەمەش خۆی بۆ خۆی سیستەمەکە لەوەش هەر خەڵەتی تایە بەڵام جێبەجێکردنەکەی ئەبێ حکوومەت بەرپرسە لەوەی ئەم قوتابیە ئایا بەهۆی ئالەت و میکانیزمێکەوە بێ بەهۆی عربانێکی دەستیەوە بێ بەهۆی ئەوەی کە پاس بێت بەهۆی وەلحاصل کەرەسەیەکی کار ئاسانی بۆ گواستنەوەی کتێبەکان یاخود لەو وڵاتە ئەوروپیانە مامۆستا ئەسڵەن کتێب هاتووسوی پێ ناکرێت لە ماڵەوە بۆ مەکتەب و لە مەکتەبەوە بۆ ماڵ وەرشەی تایبەتیان هەیە ژووری تایبەتیان هەیە غورفەی خۆیانیان هەیە خوێندکارەکان ئێمەوەمان بیر نەچێت ئەم وەزارەتی پەروەردە ئەم وەزیرە بەڕێزانە هاتووی بە میزاجی خۆی و ئەو چوار ڕاوێژکارە و 5 ڕاوێژکارە بوو بەکرێتی نهاتووە لە چەندین ساڵە تا ئێستا ئێمەوەزانم تا ئێستا 2 کۆنفرانسی پەروەردەی و 1-2 کۆنگری پەروەردەیمان بینیوە هیچ زیاترمان نەبینیوە جاری وا هەیە کەسێکی پسپۆر لە بواری پەروەردە لە لادەیەکی زۆر دوورەوە شتی باشی پێ تەرحی جوانی پێ بەڵام هیچی ناچێتە بواری جێبەجێکردن بۆ لەبەرەوەی لەسەرەوە وەک ئەوتێ ئاوەکە لەسەرەوە لێڵ بووە برینەکە گەنیوە لەگەڵ ڕێزم لەسەرەوە وای لێ هاتووە من لە ڕووی جێبەجێکردنی بواری پەروەردەکە خۆی لە خوێندنگە و مامۆستا و قوتابی و ئەما بمێنێتەوە بەڕاستی پشتی شێر بەر ئەو دەسەڵاتە کەوتووە کە ئەو سیستەمەی بەو شێوازە هێناوە ئەو مقیرانی لێکەوتووە زۆر سپاس مامۆستا سێ شت هەیە سێ بنەما هەیە دەڵێ ئەگەر ویستت کۆمەلگایەک شکست پێبێنی یەکێک لەو سێ خاڵە جێبەجێ بکە یەکێ لەوانەوەی کە تۆ پەروەردەکەی بەربادکەی پەروەردەکەی نەهێڵی پەروەردەکەی شکست پێبێنی لەگەڵ حرمەتی مامۆستاکانی نەهێڵی مامۆستا ببێ بە شتێکی تر هیچ تەقدیر و ڕێزێکی نەمێنێت پێ دوایە ڕێک ئەم دۆخە ئێستا دەچەسپێ بەسەر هەرێمی کوردستاندا زۆر ئەوە شتێکی ڕاستە کۆمەلگایە کە بتەوێت نابوتی کەیت بتەوێت ئەم کۆمەلگایەک بێت وەکو ئەسپی بەردەم عەرەبانە بەس بەرپێی خۆی ببێنێت ئینسانەکانی بیر لەوە بکەنەوە کەی لە تەمەنیان بڕوات بۆ ئەوەی کە لە تەمەعاشێک وەرگرن ئینسانەکانی بیر لەوە بکەنەوە لە تەمەنیان بڕوات بەشکم لە داهاتووە شتێکی باش بێتە پێشەوە ئەمە یعنی ئەمە ئەو پەڕی ئەوە ئەگەێنێت کە ئەم کۆمەلگایە ینی دەسەڵات بە بەرنامەوە وەهای لەم کۆمەلگایشی کردووە کە یعنی کۆمەلگایشی با بڵێن تا ڕادەیەک بڵێن بێتاقەت کۆمەلگایەکی نەخۆش کۆمەلگایەک بەس بڵێت من نانێکم هەبێت ئاوێکم هەبێت نەمرم لە برسا یعنی ئەمە بڕێک سیفەتی ڕژێمە تۆتالیتاری دیکتاتۆریەکانە کە کۆمەلگا بەو شێوازە زەلیلەکەن و پەروەردەکەی بەو شێوازە لێ ئەەکەن کە بە جۆرێک وا لێ ئەەکەن کە تۆ هەمیشە چاو لە دەستی کەسانێ بیت کە لە دەسەڵاتان یعنی ئەوە دەسەڵاتێکەیە کە ناوێکی تی پارتیە بە حساب خەڵکە ژێنەوە بە حساب لەم چەند ساڵا خەڵکیان ژیانەوە کەەوە ڕێک پێچوانەکەی ڕاستە کە ئەمانە خەڵکیان ئیبادە کردووە بۆ ئێستاکە ئێمە کە لە قەیرانەکە ئەژین کە باسی بەسەلەم بایکۆت و باسی گرفتی خوێندن ئەکین وکو لەم بەرنمەیە کە کاتی خۆیەتی کە چەندین بەرنامە لەسەر ئەوە بکرێت بۆ ئەم حکومەتە لەو 25 ساڵی ڕابردووە زۆر جوان ڕێزی کارەکەی خۆی کردو بڵێ ماشیاوە مامۆستاکە مامۆستاشێکە لە کۆڵەکەکان ئەوەی کە لە زۆرێک لە وڵاتان مامۆستا وڵاتە پێشکەوتەکان دەڵێن خزمەتی مامۆستا لە ڕووی مادیەوە حسابانکی هەیە و دەتوانێت بە پێی پێداویستەکانی خۆی ینی بە پێی بە حەجمی تێرکردنی پێداویستەکانی دەتوانێت سەحبی مادە بکە بۆ ئەوەی پارە بکە بۆی پێویستەکانی خۆی پڕکاتەوە پێویستی بە هیچ کەسێک نەبێ و چاوی لە هیچ ئیشێکی زیادە نەبێت ئەبێ خۆی وابێت ئەوە ڕێک لێرە پێچوانەکەیەتی یعنی بە درێژایی ئەو چەند ساڵە میژ سماخرە و قسێ بکەم یعنی لەو بابەتە حکومەتی ئێمە ڕێک پێچوانەکەیەتی لە نەوەیەک حکمی کردووە حتاوکو 2003 یعنی لە قەیرانێکی هەژارێکی بێتام و بێ لەزەتا بۆ خەڵکە بە شێوشی گشتی و پەروەردە و مامۆسانیش بە تایبەتی لە دوای 2023 کە بەعز ڕووخاوە ئەو فترەیە کە حکومەتی عێراقی با بڵێن تازە دروست بوو لە ساحەڤە هاتوو چەند ساڵێک ژیانێکی ئەتیادی با بڵێن نە زۆر با بڵێن زۆر باش خراپ نەبووە ژیانێکی مامناوە ژیانێکی ئەتیادی و پەروەردەش وردە خەریک و ئەبوژایەوە
باشە یعنی ئەو چەند ساڵە ئەو 6 ساڵی کە لە سا حەڤەت بجە لە عێراقەوە هاتۆ بۆ هەرێمی کوردستان تا ڕادێ خەڵک تۆزە لە ژیانی خۆی هین بووە با بڵین ئومێدێکی هەبوو ئومێدێکیش بووە کە پەروەردە بەڵێن بەرەو پێشەوە بچێت و هەوڵیشی بۆ درا بەڵام هەوڵەکان وەکو پێویست نەبوون لە بەرەوەی کە حکومەت خەریکی گەندەڵیشتی تر بوو لە شوێنی ترەوەوانە بە دوای ئەوە لە دوای 2012-2013 وردور ئەوانە گەشتەوە ساڵی نەوەکان بە جۆرێ لە جۆرەکانی کە لەبەر ئەو پرسیارە زۆر پرسیارێکی جوانە کە تۆ بتەوێت کۆمەلگایەکینکەیت کۆمەلگایەک با بڵین وێرانیکەی کۆمەلگای ئیبادەکەیت یعنی دەستکاری پەروەردەکەی پەروەردەکەی ئیهمالەکەی مامۆستاگەر دیقەت بدەیت لەو ساتەی کە سیستەمی بەناوپاشەکەوتی موچە جێبەجێ دەکرێت بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لەگەڵ ڕێز و حرمەتمان ینی بۆ هەموو پێکاتەکان و شەرایحەکانی کۆمەلگا وەزارەتی پێشمەرگە موچەکەیان دەستکاری ناکرێ کە کاتێکی حساس بۆ ئەمە ضروری بوو پێویستێکی گەورە بوو و هێز ئەمنیەکان دەستکار ناکرێ بەڵام مامۆستایان کە حساسترین وەکو بەڕێستان ئاماژەت پێدا کە هەستیارترین توێژەت لە کۆمەلگادا چونکە دەتوانێت ئایندەی وڵات بڕیار لەسەر ئایندەی وڵاتدا سەر ڕایەوەی کە ساڵی ڕابردوو لەم ناوچەیە ینی بۆ چەند مانگ بایکۆتی دەوامیان کرد بەڵام هیچ کەس بەدەم داواکایانەوە نەهات ینی بۆ گوێ ینی بەڕێوەبەرایەتی هاتوو چۆ پۆلیسەکان داوای زیادکردنی ینی کەمکردنەوەی پاشەکەوتەکان کرد بە قسەیان کردن بەشێکی تریان داوایان کرد بە قسەیان کردن ئەنجومەنی دادوەری ئەوانە بەڵام بۆچی بۆ مامۆستایان ئەم خەمساردی هەیە ینی بەڕاستی بۆ شکاندنی حرمەتی مامۆستایە بۆ ینی ئەوەیە کە مامۆستا هەمیشە محتاجی خەڵک بێ مامۆستا نەتوانێت ئەدای کارەکەی خۆی بکە و پرۆسەکە بە باشی بەرێتە پێشەوە بەڵێ خۆی لە ڕاستیە لەم چەند ساڵی قەیرانە کە دەستکاری معاشی پێشمەرگە نەکراو و جەنابەت دوت وەزارەتی ناخۆش دەستکارێکی کەم کرا دوای بۆیان چاکرا ئەوانە حکومەت یاریمی کوردستان لە خۆشەویستی نییە بۆ پێشمەرگە و بۆ وەزارەتی ناخۆ جارێ حکومەت یاریمی کوردستان ئیشی بەشیە بوو ئیشی لەگەڵ چیاڕۆی لەگەڵ ئەوایە لەو قۆناغا کە شەڕی داعشە ئیشی بە پێشمەرگی پێش شەڕی داعش معاش پێشمەرگی لە ئەخیرەوەیە معاشی کەمیشیایە ئیشی بەشێ بوو لەگەڵ ئەوە دوای ئەوە لە وەزارەتی ناخۆ بۆی ئەمانە بەکار بهێن لە کاتی پێویستە ئەگەر خۆپیشاندان ئەگەر مۆزاهرێگە مانگرتنێ گەشتێ بوو بەم هێزانێک کە لە وەزارەتی ناخۆی ئەمانە بێت بێسەرکوتکە ینی ئەوە نەبێت کە ئەوە نەڕێزی با بڵین پێشمەرگە و کەس و کاری پێشمەرگە و وەزارەتی ناخۆ پۆلیسە بەڕێزەکان وانی کە لە دام و دەستگاکانە ئیشەکەن بۆ ڕێخستنی با بڵین کوردستان بێت ئەمانی بەلاوە گرنگ بێ ئەوانیش هەزارها کێشە و مشکیلیان هەیە بەڵام لەو قۆناغ لەو چەند ساڵی ڕابردووە لەو 2-3 ساڵی ڕابردووە ئیشی بەمانە بووە ئیشی بە پێشمەرگەیە کەوتی شەڕی ناخۆ بکە بڵێ شەڕی ناخۆ باشە کەوتی ئاشتی بکە کەوتی بگەڕێرەوە لە شەڕ بگەڕ کەوتی بۆ پێشەوە ئەمیش چی جوڵێنە حیزبی جوڵێنە لەبەر ئەو چەند ساڵی ڕابردوو کە ئینی بۆ بەرامبەر بە پێشمەرگە ئەمە کردووە یعنی ئەوە نەبوو بڵی بەڵام لە هەمان کاتا بەرامبەر بە مامۆستا ئەو هینەی کردووە ئەو با بڵین ناڕێکی و نەعەدالەتی ئەوەی کردووەمانە ئەمە مێژوویەکی ڕەشە بە ناوچەوانی حکومەتی هەرێمی کوردستانەوە کە بۆی تۆمار ئەکرێ و ئەم تۆمارکردنە بە هیچ جۆرێک بۆی ناسەڕێتەوە چکە پەروەردەی وێران کرد زۆر باشە مامۆستا ئەیوب دەمێ ئەو بپرسم لەژێر ئەم هەموو بارە قورسەدا مامۆستا چۆن دەتوانێت دەرونی ئاسوودە بێت وانە بڵێتەوە بچێتە سەر ینی قسە خیتاب بۆ خوێندکارەکانی بۆ قوتابیەکانی بکە بەڵێ بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوەڵام من حەزەکەم تیشێک بخەم بەسەر ئەوەی کە من پێم وایە زۆربەی ئەو قەیرانانەی کە ڕووی لێ وڵات کردووە من زمنیها ئەم قەیرانی پەروەردەیە کە تەواوی کۆمەلگای کردوێتەوە بەڕاستی ئەم حکومەتی ئێمە ئەم دەسەڵاتی ئێمە بە درێژایی ئەو 26 ساڵە بەڕاستی ئەسڵەن چونکە خۆی خوێنەوار نەبووە ڕقی لە خوێنەوار بووە چونکە خۆی پەروەردەکراو نەبووە ڕقیشی لە پەروەردەکار بووە بەڕاستی ئەوە دەستەواژەیەکە ینی ئەبێ هەموو تاشێکی کورد بەوە حاڵی بێت کاتێک کە بەس لە خوێنەوارەکەین بریتی نییە لە نووسین و کیتابەت و خوێندنی زانستی بەڕاستی کاتێک باز لە خوێنەوارەکەین باز لە ئەهلی شعورەکەین باز لە ئەهلێکەکەین کە پسپۆڕیان لە بوارەکەی خۆیانە بێت ئەمان پیان عیب نییە بگەڕێنەوە بۆ لای مامۆستایەک کە تۆ کێشە و گرفتە چیە لە پۆلەکە
پیان عیب نییە بگەڕێنەوە بۆ لای سەرپەرشتیارێکی پەروەردەی کێشە و گرفتی قوتابخانەکە چیە، بۆ لای بەڕێوەبەرێکی گشتی پەروەردەی کێشە و گرفتی تۆ چیە، هەر لە خۆیانەوە لەسەر مێزەکەی خۆیان کۆمەڵێ بڕیارات و ڕێنماییمان تەبجێت. بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت دیارە بێگومان مامۆستا ئەو حاڵەتە دەرونی کە ڕووی لە کۆمەلگای ئێمەی کردو بەڕاستی ئێستاکێ ئەم قەیرانی ئەوەی بە 2 ساڵ قەیرانی شەڕ ڕوو لە هەر وڵاتێ بکات داغانیەکە بەڕاستی وێرانیەکات. ئەمە خۆی بۆ خۆی کاریگەری دەرونی لەسەر تەواو تاکی کۆمەلگا دروست کرد. بەلای کەمەوە 2000 پێشمەرگە شەهید بوون لەو شەڕانە. کاریگەری لەسەر هیچ یەکی 2 نەفەریشیان کرد بێم کاریگەری لەسەر 20,000 و 30,000 کردووە. 2000 20,000 و 30,000 تێکەری کۆمەلگا بن دیسان کاریگەری لەسەر تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا کردووە. لەبەرەوە مامۆستایەکی بەڕێزیش یەشێک نییە لە دابڕاوەکانی کۆمەلگا، کۆنتاکتی لەگەڵ تەواوی کۆمەلگا هەیە. مامۆستایەکی بەڕێز ڕۆژانە بەلای کەمەوە 150 بۆ 200 خوێندکار ئەبینێ. ئەم 150 خوێندکارە هەرێکێک بە جۆرێ معاناتی هەیە، هەرێکێک بە جۆرێ کێشە و گرفتی دەردەدڵی خۆی باسەکە. ینی مامۆستا بەختەر جەنابەت مامۆستای ئەچیتە ناو پۆلێکەوە ئاسوودەنیت بەوەی قوتابیەک بە زەعیفیە بینی، بە زەلیلیە بینی، بە شەرمەوە بینی، یعنی توانای ئەوەت نییە بەڕاستی دێیت لێرەوە من قەنەعەتم وایە بۆ خۆم. ئەسڵان لە بەرامبەردا مامۆستاش هەمان هەستی لاوازی نییە کاتێ دەچێتە پۆلەوە، ینی لە زۆربەی ڕۆکانەوە تەواو نییە و کە دەچێت دەرسی. بەڵێ ئەخۆر ئەمانە دێمە سەر قسەکەی مامۆستا، ئەمانە حورمەتیان بۆ مامۆستانە هێڵاوەتەوە، ئیرادەی نەک مامۆستا، ئیرادەی ئەم میلەتەشیان خستوتەوە ژێر هەوا و ئارەزوی خۆیانەوە بەڕاستی. ئەمانە بە حوکمی خۆیان پەروەردە نەبوون، خۆیان دروست پێنەگەیشتون، خۆیان هەرچی مەرامی سیاسی و مەرامەکانی تری ژیانیان هەیە لەوە خۆیان بینیوەتەوە کۆمەلگا خزمەتکاریان بێ، تاچی کورد خزمەتکاریان بێ. ئەمە ئەوان ئەو کاریزمایانەی کە سمبولی نەتەوەیەکن، بەڵام بە پێچەوانە وانە جاری وا هەیە سمبولی نەتەوەیەک لە پەروەردەیەکی دروستە خۆی بینێتەوە کە بێگومان ئەمانە بەڕاستی فەرامۆشیان کردووە، ئیهمالیان کردووە. وەک ئەوتی ئەگەر بتەوێ شارستانێت تێک بدەی ئەبێ کەرامەت و سمعی مامۆستانێڵی بیرمەندان و زانانێ ئەمان لەکوێ هاتن دەستی داهێنەرێک بگرن. بەڕاستی تاچی کورد مامۆستا بەختیار زۆر وەشارە. ئێستاش لەم قەیرانانە لە کەناڵی بەڕێستان و لەکەناڵی تریشەوە ئەیبینین ڕۆژانە تاشی کورد وەگەوتێ ئەلحاجەت و الاختراع دەیان داهێنانەکات. تاچی کورد خاڵی نییە لە بەرەو پێشچوونی زانست، لەگەڵ زانستە دایمە ململانی کردو، دەیان و سەدان و هەزارا کەڵە زانانی کوردمان هەیە بەڕاستی. بەڵام ئەمانە هاتوون لەگەڵ ئەو پەڕی ڕێز و حرمەتم، یعنی ئەوەی ناشرینی بێ، ئەوەی سمعە و کەرامەتی تاک بێشکاندوێنە بەر لە هەموو شتێکیش بە مامۆستا. چونکە مامۆستا لە هەموو کۆمەلگاکە چین و توێژێکی زیندون بەڕاستی بە حکمی قەڵەمیان، بە حکمی معریفەیان، بە حکمی ئەو چەکەی کە لە هەگبەیانایە پێی ئەوترێ شعور و هەست و ئەحساسێک کە دوجار بینای کۆمەلگاکەن لە پەروەردەکردنی هەر لە دایانگا و حەزانەکانەوە هەتاوەکو ڕەوزە و دواتریش ئەگاتە جامیعەوە بەڕاستی مامۆستا بەرپرسی یەکەمە لە پەروەردەکردنە. ئەمان هاتوون خۆی بۆ خۆی چاوگەکەیان وشک کردووە، چاوگەکەیان بە ئیرادە کردووە، چاوگەکەیان ناشرین کردووە لە بەرچاوی خوێندکارانە، لە بەرچاوی کۆمەلگا. یعنی ئێستا کاک بەختیار دیقەت بدە ئەم حکومەتە وای لێ هاتووەڵێ مامۆستایان بۆ موچە هاتنە سەر شەقام بایکۆتەکەن وا ئەکەن ئەمسەرەکەن. ینی بەڕاستی من قەنەعەتم بەم جۆرە ئالەت و ئامرازە نییە کە مامۆستایان گرتوانەتە بەر. یعنی من قەنەعەتم وایە ئەگەر بتوێم حکومەت و دەسەڵاتە بگۆڕی بەم شێوازە مانگرتن و بایکۆتە ناکرێت کە لەگەڵ ڕێزمە 1000 و 2000 و 3000 سادەترین مافەکە بەڵێ لەگەڵتان دەستیان خۆش بێمە بەرگریمان لێ کردو بەرگریشان لێکەین لەگەڵتان. بەڵام ئەم ئیعتیسامە ئەم مانگرتنە بێ سەرتاسەری بێ. ئەنجا ئەو زوڵمە تەنها لە مامۆستا نەکراوە. مامۆستا بەختیار ینی تەواوی فەرمانبەرانی بەڕێز، ینی نەک تەواوی فەرمان کاکە لە پێشمەرگەش کراوە، کاکە لە وەزارەتی ناوخۆش کراوە، بۆ بەڕاستی حەقی خۆی پێ نادرێت. ڕەنگە ئێستا من ئیشی ئاسایشێکی بەڕێزم پێ نەکرێ، ئەویش ئیشی منی پێ ناکرێ، لەبەر ئەوە هەرێکی و بە پسپۆری ئیشی خۆیەوە هەڵسێت. ئێمە ئەم دەسەڵاتە هاتووە پسپۆری نەهێڵاوە، کە پسپۆری نێڵاوە لەو لاشەوە هەرچی کەیسی ناتەندروست هەیە کێشاوێتی بەسەر مامۆستای فەقیرە. زۆر سپاس مامۆستا مەریوان. ئێستا دەگەینە کۆتایی بەرنامەکە. ینی ئێستا ئێمە هەموویمان باس کرد، یان بەشێکی نەکەمووی بێگومان ئەمە چەندین بەرنامەشی بۆ تەرخانکە هێشتا هەرکەمە، بەڵام بەگشتی باسمان کرد ئەی چارەسەریانی
ئەم دۆخەدا چارەسەر بەڕاستی چی بکەین تەماشاکە یانی چارەسەر دەبێت حکوومەت ئاوادانیشێ و دەستە ئەژنۆ ئاسێریکە لەم قۆناغاوە تاکوترا مەسەسە بۆنە لە پەروەردەی ڕۆژهەڵات بە دوای چارەسەر و غینەکان ئاگەر لە پەروەردەی ڕۆژئاوا مەسە ماوەسا سالارە مشریف ئەوە لە ئەوانە یەن مەکتەب دەمجەکەن یەن ئەکەونە غەڵەتەوە بە پەلەپەل ئەوەکەن و ئەوەکەن و ینی پینۆپەڕەکەن و چارەسەر و ئەم دوشا من حەزەکەم بۆ چارەسەر یەک دووشت یەک بڵێومان ئەگەرچی کۆتایی بەرنامەکەیە حەزم گشتێکی لێ بکوهیدرە بە کورتی باس بەرەو کۆتایەتین بەڵێ بەرەو کۆتایەچین تەیموری لەنگ نزیکەی 800 ساڵەوە پێشیاوە باشە بڵی زیرەکترین بەشەر لە هەموو دنیاە ئەو پیاوە بووە ئینکاری ناکرێت لە زیرەکی بەزوا ئاڕاستە کراوە کە ئەمە کاتی باسکردنی نییە بە دوور درێژی و ئاڕاستە کراوە کە ئەمە لای لە عالەم داگیر کاتۆمانە بەرحاڵ کە زۆربەی شار و وڵات و شاران و وڵاتان و ئەوانەی داگیر کردووە بەمانی خۆمانەوە بە ئێرانەوە ئەولاترەوە بە سووریاوە داهێتە هەرداد لە تەمەنی داگیرکاریە بۆ کە لە 7 ساڵیان بەرەو 30 ڕۆژتۆ لە ڕێگە مردووە ئەڵێ کە چوومەتە هەر شوێنێک من گوێم لە دوو کەس گرتووە لەو شوێنی کە داگیرم کردووە گوێم لە دوو کەس گرتووە یەکەم خوێنەوار و ڕۆشنبیرەکانی دووهم ئەو کەسانی کە سەنعەتێکیان زانیوە سەنعەتێکیان زانیوە من قسەی ئەمانم زۆر بەلاوە گرنگ بوو توانە ئەوە بکە کردومە ئەمە باش نیە بیکەی لەو شارەیە قسەکانیان جێبەجێ کردەوە ڕۆشنبیر چی وت بێ ئەوەی کە سەنعەتی هەبوو بێت چی وت بێ من گوێم لەوانە گرتووە گوێم لە دەوروبەری خۆم نەگرتەوە با ئەمە بکەین و ئەوە بکەین و ئەوە بکەین و ئەوانە تۆ سەیری کە 800 ساڵەوە پێش تەیموریشی لەنگ کە داگیرکاری شار و وڵاتان بکە بچێ گوێ لە خوێنەوار ڕۆشنبیر بگرێت و گوێ لە سەنعەتکارێک بگرێت ینی پێدا دەتەوێت بڵێ کە حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە کەسە خوێندەوارەکان ناگرێت سەنعەتەکەشی وێران کرد بەڵام هەمیشە گوێبیست دەبین کە لە وەزارەتەکانە بەدەیان و سەدان ڕاوێژکار هەیە خۆ ئەوانە لەگەڵ ڕێزما خۆمەگە ئیختیساسی بێ زۆر ڕێزی هەیە ڕاوێژکارێک بەڵام ئەوانە زیاتر بۆ مەوزوعی معاش و بۆ مەوزوعی دڵڕاگرتن ناوێت دڵی بەرامبەرەکەی بڕەنجێنێ قسێکی بەرامە بکا بڵێ ئەم بڕیارە ناڕاستە پێشوی دەریکن یا ئەمە کە دەرمان کردو ئەمە غەڵەتە ئەمە غەڵەتە ئەمە غەڵەتە ئەو چۆن دڵی سەرۆکی حکومەت یان وەزیرێک لە خۆی ئێشێنێ نانی خۆی ئەبڕێدیان مەسەلەن بێت دووری خاتۆ یان مەسەل معاشکی کەم کاتۆیان نەقلی کا بۆ سەر وەزیفەیەکی ترم جوشتانە ئەوانە ماستاوەکەن حکومەتی هەرێمی کوردستان بە چی ڕوخێ بە ماستاوکردن ڕوخێک و ئەوەی کە ئێسایی بینی ئەوە گوێی لە سەنعەت نەگرت ئەوە سەنعەتی وڵاتەکەی گوێی لە ڕۆشنبیر و مامۆستاکان نەگرت ئەوە یعنی هاتۆ چیەکات یعنی ئەوە من حەزکەم وەڵامی کەم بەڕێزە بە مامۆستای بەڕێزەوەم جۆشتانە من ناڵێم مەسەلەن بایکۆت و ئەمانە نابێت دەرسی مناڵ فۆتێ یەک دەقەمان ماوە نابێت دەرسی مناڵ فۆتێ بەڵام لە ڕاستیە من لەگەڵ ئەوانی مامۆستای بێت دەنگ بێت مامۆستا بێت جمع جۆڵێ بێت مامۆستا بێت ڕەخنەگر بێت مامۆستا نابێت بە دەسەڵات بڵێ دەستە خۆش بێ چونکە پەروەردە و فێرکردنمانە بەردەوام بێ لە پێشا بێت تۆ ئەگەر نەیکی بەدیلی ئەو بێدەنگە چییە ئەوەنی کە خراپە بێت خۆ باش نابێت تۆمە لە جمع جۆڵێکە ئەو تۆ هیچت بەرامبەر نەکات باشی نەبێت جاوەر لە بێدەنگیە لە ئێستا سێمان کردێ لە تەمەعاشەکە تۆ کە بە تەواوی بێت دەنگبی هەر ناتاتێ کە لەوەیە لەبەر ئەوە هەر دائیمەن جمع جۆڵ و مزاهرە و خۆپشاندان و ڕەخنەگرتن بەرامبەر لە دەسەڵاتە هەبێ نەک سایشکردنی زۆر سپاس بۆ هەردوو میوانە بە ڕێزەکانە مامۆستا مەریوان سەڵاح حیلمی چاودێری پەروەردەی و مامۆستا ئەیوب عەنەبی کارگێڕی سکرتارێتی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ کە قسەمان کرد لە بەرنامەی گفتوگۆ سەبارەت بە گرفتەکانی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان سوپاسی ئەوەی ئازیز و بەڕێز دەکەم کاتەکەمان هەرەندە بوو زۆر سپاس مامۆستاجان زۆر بەخێر بێن بینەران و بیسەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ